ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. برزان وخۆشەویستان، سلام عليكم ورحمة الله وبركاته. وەکو بەڕێز مامۆستا مستەفا ماژەی پێکرد خوا جەزای داتەوە، بەڕاستی ئێمە هەر ئەو دانیشتنەمان کۆمەڵە کەسێکەوە خڕ دەبینەوە لۆ گوێگرتن لەوەی بزانین چەند ڕۆژێک هەیە لەکن خوا ئەجر و پاداشتی زۆرە، ئەوە ئیشێکی زۆر گەورە و مهمە بەڕاستی ئەلێرە پێی هەڵدەستن. خوای گەورە جەزای خەیریان داتەوە، ئەوانەی بەشداری دەکەن، ئەوانەی بەکارەکە هەڵدەستن، ئەوانەی گوێ دەگرن، ئەوە لەکن خوای تەعالە کارێکی گەورەی و لە بۆ ئەو دەڤەرە شتێکی زۆر زۆر چاکە بەڕاستی کە چەند ڕۆژێکیان لەبیرە خەڵکی غافل و بێ ئاگا ئاگای لێ نییە، نازانی لەو ڕۆژانە خێر و ئەجر لەکن خوای تەعالە مضاعەفە، زیاترە، پاداشتی زیاترە. یعنی ئاوا جەماعاتێک ئاگادار دەکرێن و کاکە چەند ڕۆژێک هەیە خێر و ئەجر تێدا زۆرە. چونکە ئێمە لە ئیسلامەتیدا خوای گەورە محەتاتی لۆداناینە، لۆ لێخۆشبوون، لۆ عەفوکردن. مثلەن تەماشا دەکەی ڕۆژانە پێش نوێژەکەی لۆداناینە بتە کەفارەتی گوناح لە مابەینی هەر نوێژێکەکەی لە بۆ نوێژەکەی دی. ئەگەر نەیگرتەوە ئەوە دەڕوا لە بۆ جومعە لە بۆ جومعە، تەماشاکەی لە جومعەکاندا خوای گەورە کاتە کەفارەتی بینی گوناحەکان. ئەگەر هەر نەیگرتەوە بینی ڕەمەزان دێ، ڕەمەزان لە بۆ ڕەمەزان دێ دەبتە کەفارەتی بینی گوناحەکان، ئەگەنا عومرە لە بۆ عومرە دەبتە کەفارەتی بینی گوناحەکان. شەوی لەیلەتول قەدرمان هەیە، ئەو عەشری ذیلحیجەمان هەیە، ڕۆژی عەرەفەمان هەیە کە دەکەوتە ئێرە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم، یعنی ئێستا نۆیەمین ڕۆژ دەیەمین ڕۆژ کە دەبێت بە جەژن، دەفەرمێ بە ڕۆژوبوونی ڕۆژی عەرەفە خوا گوناحی 2 ساڵی پێدەبا بەڕێزان. یعنی تو بەس تەماشا کە زۆر خەڵک ئێوە حەدیثار وا بە هاکەزایی بەسەریدا تێدەپەڕی، بەزە من دەمەوێت لە منتەڵەقی ئەوەوە تێبگەی بزانە خوای گەورە کود وەردەگرتەوە. ساڵک پێشی گوناحت دەڕوا، ساڵک پێشی گوناحت دەڕوا، یەک ساڵی دیش کە ڕۆژی عەرەفە بە ڕۆژی دەبی کە کەچیتە ئەو دە ڕۆژەی، ئەگەر گەویشتێ خوای گەورە ئەمانەتی لێ وەرگرتیەوە ئەتوو بە پاچی دەیگەگێ، هیچ گوناحێکت لەسەر نییە، چونکە ئەوەی هەش بوو ڕۆی، ئەوەی هەش بوو ڕۆی بەچێ بە بەڕۆژی بوونی یەک ڕۆژ لۆ خوای گەورە خۆ تێنی دەکەی، خۆ برسی دەکەی تا ئێوارێ فتارەکەی ئێوە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم 2 خۆشیت لۆ هەیە لە فتارکردنەوە، یەکیان لە کاتی فتارکردنەوە جسمت طەبیعی دەبتەوە، و لە کاتی لیقات بە خوای گەورە کاتێک دەگەویە خوا ئەوجا ئەو ئەجرانە دەزانی چەند زۆرە بەڕێزانم. یعنی ئێستا خەڵکێک هەیە بەڕاستی غافل بێ ئاگا لەوەی کە ئێستا ئێمە لە چەند ڕۆژێک داینە کە پێغەمبەر فەرمیتی صلی الله علیه وسلم جیهادش ئەوەندە خێری نییە، باشترین ڕۆژە لۆ خێرکردن، لۆ سەدەقە، لۆ سیلەی ڕەحم، لە بۆ قورئان خوێندن، لە بۆ چاکبوون لە گەداک و باب لەگەر کەس و کار. یعنی تەماشا دەکەی خوا خێری مزاعەفی تێدا دەکاتن، ئەجری زیادی لە بۆ دادنێ لە بۆ ئەو کەسانەی کە لەو چەند ڕۆژانەدا عیبادەت دەکەن. ئێمە ئێستا من دەمێ مقارنەیەکتان لەو بکەم بەڕێزان. ئێستا دوژمنانی ئیسلام زۆر خەڵکیان مەشغول کردیە بە ئەنتەرنێت و فەیسبوک و بە سەحن و بە هەموو شتێکەوە، بڕۆ منداڕەکان کامل بە ئەتاری مەشغولن، بە هەموو شتێکەوە مەشغولن. بالضبط ئەو مەفهومە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەختی خۆی مسلمانانی ئەو هەم مەشغول کرد بوو بە عیبادەت، بە تاعەت و عیبادەت. ئێستا لۆ خەڵک هەیە دەڵێ درم توندا، خەڵک لۆ هەیە دەڵێ فلان کەس خۆی کوشت، زۆر قەردار بوو، وەزعێکی خراپی بەسەردات، بەس بڕۆ تەماشا حەیاتیکە. سبحان الله زۆربەیان دەبینی مطابقی سنت نییە، دوعای ئەزکاری سبەینان و ئێوارە نازانی، قورئانی کەم دەخینی، نوێژی بە جەماعەت نییە، سنەتی کەمە. یعنی تەماشای کە بەدیلی ئەوە چییە؟ یعنی توخوا حەیف نییە ئێمە قورئان کەلامی خوایە لەکنمان لێی بێ ئاگا بین لەو دە ڕۆژە بەس تەماشا فەیسبوک کەین بە سەعات، بە 2 سەعات، بە 3 سەعات لە دیاری دانیشە، بەڵام 5 دقەی ئاخیری شەو کە دەمینێ دەیەوێ بنوی تەماشا قورئان خوێندنێ دەکا، شەیتان فێری لێ دەکا، یەکسەر پار دەداتەوە دەنوی قورئان خوێندنەکەی نابی. هەرە وەختە چاکەکەی دەداتە چێ؟ تۆپانێ، ئەتاری، تەلەڤیزۆن، موسەلسەل. بەڕێزان بەڕاستی ئێمە موسڵمان یعنی تەنبیهێکمان پێویستە، ئاگاداریەکمان پێویستە. لۆیە من دەڵێم ئێستا ئەو دانیشتانە بەڕاستی زۆر زەرورە، تەذکیرەیەکە لە بۆ من، لە بۆ بەڕێستان، ئاگامان لێبی فەرموو دوژمنی ئیسلام هەموو شتێک لۆ دەینتە دوڕ ژۆرێ، لۆ دەینتە دوڕ مارێ،
زەرەری توش تەواو دەبی ها بە زەرەری توش تەواو دەبی کاتێک تەماشای دەکەی بەڵام دەبینی خەڵکەکە زۆر بە پارەی خۆی شتە حرامەکان دەکڕی وەریان دەگری ئەوەی پێغەمبەر لۆی دانای صلی الله عليه وسلم کە لەزەتی لە بۆ ڕۆحی ئینسان هەیە لە بۆ ژیانی ئینسان هەیە لە بۆ مافی ئینسان هەیە سبحان الله لەو زۆرە شتانە دەبینی جاری وایە دوور دەکەوتەوە جالۆی بەڕاستی ئێمە پێویستمان بەوە هەیە لەو دە ڕۆژەدا بەڕێزان زیاتر خۆمان ماندی بکەین هەوڵێکی زیاتر بدەین عملی زیاتر ئەنجام بدەین کردەوەی زیاتر بکەین دوعای زیاتر بکەین یعنی زۆر لە خوای گەورە بپاڕین و خاستەن ئێستا ئێمە لە کاتێکی ئەو هاداین زۆر خەڵەکەیە مەسەلەن نەبوونی و ناخۆشی و ئەو شتانە بە چاوی خۆی دەبینی یەکسەر ڕوو لە خوای تەعالاکە سبحان الله هەر کە ڕوود لە پەروەردگار کرد ڕوود لە ڕەب العالەمین کرد ئللا خوای گەورە کارەکانت لۆ ئاسان دەکات ئەمە لەو ڕۆژانە کتابێکم دەخوێنەوە بەڕێزان بە ناوی قلوب تهوى العطاء تەماشاکە بزانێت چەند کاریگەری و تەئسیری هەیە ئەو جۆرە شتانە یعنی ئێستا ئێمە لە چەند ڕۆژێکدان ئینسانێکیشی بە خوای گەورە بوو دوعا بکە با بپارێتەوە لە خوای گەورە عملی صالح بکە شتێک بکە لۆ خوای گەورە ئەویت کە لێی گەڕێ یعنی بەس ئەوەندە بزانە کە خوا دەفەرمێ ئین الله على كل شيء قدير یعنی ئیشی ما حرەکاتی ئێمە جهودی ئێمە مردن و ژیانی ئێمە هەمووی بەدەستی ڕەب العالەمینە یعنی ئەگەر خوا ئیزنی لەسەر نەبی نەخۆش نابی خوا ئیزنی لەسەر نەبی نامری خوا ئیزنی لەسەر نەبی عەزیەت نابینی لۆ پیا و ساڵحەکانی پێشی ئەوها لە ژیانێکی خۆشدا ژیانیان لەبەرەوە گەلە نزیک بووینە لە خوازدانیانە هەموو شتێک بە ئەمری خوای تەعالایە یەکسەر خۆیان تەسمیلی خوا کردی ئەوەندە مەشغەلەتی دنیا و ئەو زۆرە شتانە نەبووینە ئەو قیسەی دەرێم دکتۆرێکە ناوی دکتۆر ئیشانە دکتۆر ئیشان لە پاکستان دکتۆرێکی جەڕاحی زۆر گەورە تەکریمەکرێ لە یەکێک لە وڵاتەکان تەکریمی ئەوەی کەوا خەدەماتێکی زۆری لە جانبی طبیەوە کردووە ئەنجام داوە سبحان الله دەڵێ ئەویش چوو بە تەیارە بڕوا لەو ئەو جێگایە طبعا خۆشە ئینسانێکە تەمەنی جوهودێکی زۆری سەرف کردبی پاشێنجینە پێی بڵێن وەرات و مادەم لەو مەجالە خزمەتت کردیا ئەوە مەدالیای تەکریمە ڕێزە تەقدیرە هەر وەکو ئینسان لە دنیای عەمەل دەکا خوا لە قیامەت ڕێزی لێ دەگری دەرێ ئەوە جوهودەکانی دنیاتە کە ئەنجامتدایە ئینسان دڵی پێخۆش دەبی کە دەستە ناو بەهەشتێ ئەو عەمەلانەی کە لە دنیا کردیتی مقابلی ئەو بەهەشتەیە دەڵێ چوون بە تەیارە ڕۆیشتم سبحان الله دەڵێ یەک سەعات تەیارە ڕۆی یەک سەعات یەکسەر ئینزارەکیان لێدا گوتیان بروسک لە تەیارەکەیدا نێزیکترین مەتار دەبی بنیشینەوە ناگەوینە جێگای خۆمان باش دەڵێ سبحان الله تەیارەکە بە ئیضطراری نیشت ئەمیش چوومەکنی گوتم کاکەوە هەبیە من دکتۆرم کەلکی تاخیر بوونی نییە جا دە 15 سەعات ئەنگووە من لە مەتاردانێنە تا تەبدیلی تەیارە دەکەن ئەمن حیسابەکی ئەوهام هەیە گوتی کاپتنەکە گوتی کاکە دکتۆر مادام وایە بینی ئێمە و ڕاوەستانی ئەو جێگایە مەتارە ئێستالیزین 3 سەعاتە بە سیارەی لۆ خۆت بە سیارەی خۆت بگەینێ دەڵێ بە ناچاری یعنی چار نەما و تەیارەکە نیشتەوە و هەستام سواری سیارەیەک بووم لۆ ئەو جێگایان ببە دەڵێ سبحان الله یەک باران و زریان لێیدا واللهی دەرێ سیارە پێشە خۆی نەدەدیت یعنی سبحان الله قەدەرە یعنی باشە چ بکەین کابرا گوتی هیچ پێشە خۆم نابینم بێ لادەی ناتوانین بڕۆین دەرێ لاماندا خانیەکی گچکەماندیت لە جێگایەکدا بە لادەینەکەنەوە ماڵی تۆزێک لەوێ بمینێنەوە تا جەو هادێ دەبی بە حادسەکمان توش نەبی هەز ناکەمە من مەسەلە چییە دەڵێ لە دەرکەماندا دەرکەکە کرابەوە پیرێژنەک دانیشت بوو نوێژی دەکرد گوتی فەرمون وەرنە ژۆرێ وەڵا چووینە ژۆرێ گوتم پیرێژن دەکرێت تەلەفۆنێک شتێک لێرکوانە دەڵێ پیرێژنەکە پێکەنی گوتی ماریمە تەلەفۆن نا هەر کارە باشمان نییە ئەمە فەقیری شتێکی وامان نییە باشە ئەدی چ بکەین گوت تۆڵای دانیشەی سرعاتێک بکە و ئەوە ئاو لەوێن دەرە و خواردنیش لەوێن دەرە لە خۆتان تۆزەشی بخۆنی سرعات پێچی ڕێبوار بن گوتمان بەڵێ دەڵێ تەماشام کردی پیرێژنەکە نوێژی دەکرد و دوعای دەکرد بینە تەماشا منداڵەشی دەکرد لەوێ دانرا بوو دەیگۆ خوایە ئەو دوعای دەیکەم خوایە لە بۆم بنێری لە دەسەڵاتی مندانیە سەری منداڵەکەی هەردەدا و دەگەڕاوە دوور کەعاد نوێژی دەکرد و لە خوای دەپاڕاوە دەڵێ مش لێم پرسی تۆزێک ئاو و تۆزێک نان لەوێ بۆ خواردمان هەروە بە پەلە تەماشا بارانەکەش هەر زیاتر دەبوو گوتی لە پیرێژنەکەم پرسیەوە مولاتەفەوە تو چ دەکەی ئەو منداڵە چیە لۆ لەوێن دەرا گوتی وەڵڵاهی ئەو منداڵە تووشی نەخۆشیێکی زۆر قورس بووە
دەڵێن عملیاتێکی زۆر گەورەی دەوێ پیاوێکە دەبی بەس ئەو عملیاتە ئەو بیکاتن ناوی دکتۆر ئیشانە ئەو دکتۆرەش دەرێن عملیات و دەستحەقی زۆر گرانە و جێیەکەشی زۆر دوورە ئەمیش دوورکەعات نوێژی دەکەم دەڵێم خوایە ئەگەر شتێک بتەوێ لۆم ئاسان بکەی لۆم دەنێریە ئێرە ئەگەر خێری تێدا خوایە بینێرە بە من ناکرێ بە تو دەکرێت وتی پیرێژن ئەوە ئیشی تووە تەیارەی لە ئاسمانێ عاتل کرد و سیارەی لە عەردی سەر لێ شێوان دکتۆر ئیشان چێیە ئەمنم بابە وەڵا بەس خەریک بوو هەموومان قوڕ بەسەرکەی بە دوعایەکەت ئەوە تا ئەمن هاتیمە ناو ماریت ئەو دکتۆرەی لە دوی دەگەڕێ ئەمنم دەڕێ وەڵڵاهی منداڵەکەمان هەرگرت و بردمان و عملیات و کامل شتمان لۆ کردو بە بەلاش و ناردمان و لۆ ماڵی خۆشی بەس تەماشا دوعایەکەیکە ئێستا دەیان کەسیت کە بینە کە ئیمانی زەعیف بین بڵێن دکتۆرێکی لە فلانجێ عیلاجی توی پێ دەکرێ ئەلێرە ڤیزەم لۆ لێدەن پارەم بدەنێ ئەوەم لۆ بکەن ئەوەم لۆ بکەن هەموو شتێکی دەکا با بڕۆ ئەوانە ئەسبابن شتی تەبیعیە دەست پێوە بگری بەڵام لای خوای تەعالا جاری وایە لەبیر دەکا و ئینسانە ڕاست ئەتوور ڕوو لە خوای گەورەکە یعنی بزانە ئەگەر شتێک لەکن خوا خێری تێدا بی ئللا خوا ئەو شتت لۆ ئەنجامەدا جا بەڕێزانە ئەمە مەثالەکەمان لەسەر چییە لەسەر ئەوەیە تۆ لەو چەند ڕۆژەدا دەتوانی دوعای زیاتر بکەی زیاتر لە خوای تەعالا بپاڕێەوە قورئانی زیاتر بخینی خۆت زیاتر لە خوای گەورە نزیکەیەوە یعنی حتا پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێک گوتە سەحابان تو تەماشا حەدیثەکانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم حەدیثەکانی لە زۆر بابەوەیەوە لەبەر چییە لەبەرەوەی ئەگەر ئەوەت پێ نەکرا ئەوەی بکە ئەوەت پێ نەکرا ئەوەی بکە ئەوە هەموو شتەکان لە خاتر هەموو ئینسانێک بگرتەوە ڕۆژێک پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە فەرمیە سەحابەکان کولی یەکێک لە ئێوە 1000 حەسەنەی بکە ڕۆژێ سەحابەکان تەماشا یەکتریان کرد 1000 چاکە ئەیجا بە چ خڕ دەبتەوە دەبی بکرێ دەبی نەکرێ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم یەکێک لە ئێوە دەبی ڕۆژێ 1000 چاکەی بکەن یەکێک لە سەحابە فەرمووی یا رەسوڵ الله زۆر نییە یعنی 1000 چاکە چ بکەم بەردەکەم لە ڕێیە لادا دووم لادا نوێژەکەم کرد هاتمە مزگەفتێ گەڕامەوە چوو هەمووی خەڵک و وەزەریەک لەوانە دەکات دە 15 پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم بەس تەماشاکە 100 جار برێ سبحان الله چاکەی یەک بەدەیە دەکا 1000 حەسەنە ئەوە ڕێی ئاسان لەو کەسانەی کە مەسەلەن خوێندەواری نییە هەموو ڕۆژێ 1000 حەسەنە بەس دانیشە برێتە سبحان الله چاکە یەک بەدەیە 100 دەکا 1000 بڕۆ ئەنجامیدا ئەو ڕۆژ جومعە بوو ئەو سەڵەوات دە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر سەڵەوات دە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم با ئەو جومعەمان فەرقی هەبی لەگەر جومعەکانی دی لەگەر ئەو جومعانەی کەوا ڕابردوو لۆ چونکە ئێمە ئێستا لەو دە ڕۆژە داین کە دەیەمینیەبی بە جێژنە لەبۆ ئەوەی عەمەلەکان زیاتر بێ کردەوەکان زیاتر بێ لە لای خوای گەورە زیاتر ئەمە نێزیک بینەوە لە ڕەب العالەمین کردەوەی زیاتر بکەین لۆی خوای گەورە لێمان ڕازی بی قەت فکر لە خراپە و لە شتی ناڕێک و ئەوانە مەکەوە عملێکی صالح بکە ڕوبەما خوای گەورە ئەو عملە صالحەت لێ وەربگری ڕوبەما خوای گەورە ئەو چاکەیەت لێ وەربگری وەڕوبەما ئەو چاکەیە ئاخر شت بی لەسەریدا کە کۆتایی ژیانت پێدێ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم هەر کەسێک ئاخر قسەی لا اله الا الله بی دەستە بەهەشت هەر کەسێک لەو ڕۆژەی مرد یەک سەدەقەی کرد بێ دەستە بەهەشت هەر کەسێک لەو ڕۆژەی دەمریتن بە ڕۆژی بێ ئەو ئینسانە دەستە بەهەشت کەواتە بەڕێزانم ئێمە ئەگەر تەماشا خۆمان کەین و مقارنەیکەین بە سەلەفی صالح ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی سبحان الله عملی خۆمان زۆر بەکەم دێتە پێش چاوی ئەمن هەموو جارێ مقارنەیەک دەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەحابەکانی وا پەروەردە کرد ئەوەندە عملیان دەکرد یعنی ببوونە ئینسانی دائیمن عابد الليل بەشەو شەو نوێژیانە کرد بە ڕۆژی دەبوون قورئان خوێندنێکی زۆریان دەکرد لەبەرکردنێکی زۆر حفزێکی زۆر یعنی وەی لێ هات بوو حتى ويان لهذا تجاوز يعني كله كبيغمبر يشبه يقول صلى الله عليه وسلم يقلوانا مثلا عبد الله كري عمرو كرعاس وكل صحيح بخاري مسلم ده هاتوا بيغمبر صلى الله عليه وسلم شكاتي لي ذاك بابي ضل قال زور عبادتي ذاك يا رسول الله بيبر بري كم كاتوا يعني عبادتك كم تركاتوا ولو كدي كاتل بيغمبر ما نجي صلى الله عليه وسلم فرمي يا عبد الله ورب زانم باب تقلي لي ذاك فرمي يا رسول الله لباري شيوا يعني شتيشي خرابم كردي فرمي نا مەس بزانم کوو بە ڕۆژی دەبێت و تەسەوەر دەکەی چ جواب بداتەوە گەنجە ئەوە گەنجێکە وەکو باقی گەنجی و سەردەما هەر قورئان و حەدیث پەروەردەیان کردووە فەرمی كل يوم يا رسول الله هەموو ڕۆژێ بە ڕۆژیمە یا رسول الله پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم نابی فەرمی لۆ نابی یا رسول الله فەرمی مانجێ سێ ڕۆژ بە ڕۆژی بە چاکە یەک بەدەیە دەکا هەموو ساڵە گوتی زیاتر دەتوانم فەرمی دووشەم و پێنجشەمان بە ڕۆژی بە وەکو من
فەرمووی یا ڕەسوڵ الله ئەگە بێئەدەبی نەبی لە توش زیاتر دەتانم فەرمووی وەکو پێغەمبەر داود بە ڕۆژی بە ڕۆژێک بشێنە فەرمووی یا ڕەسوڵ الله ئەگە بێئەدەبیەکەم زیاتر نەبی لەویش باشتر دەتانم پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم لا صام من صام الأبد ئەوەی هەموو ڕۆژێ بە ڕۆژی بی وەچی وەی وایە بە ڕۆژی نەبی ئیتیباعی سنەتکە لەوە زیاتر تەجاوز نەکەی بەڵێ یا ڕەسوڵ الله قبولمە فەرمووی وەکەیفە تەختیم قورئانی کو دەخوێنی کو ختم دەکەی کو تەواوەکەی فەرمووی كل ليلة يا رسول الله هەموو شەوێک هەموو قورئانی دەخوێنی يعني تەماشاکە سبحان الله پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم کەمیکەوە لە مانجێ جارێک فەرمووی زیاتر ئەتوانم 15 ڕۆژ ئاخیری فەرمووی 3 ڕۆژ جارێک ئەو جا قورئان ختم کە فەرمووی یا رسول الله لەوەش باشتر دەتوانم پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم هەر کەسێک لە 3 ڕۆژ کەمتر ختم بکە لە قورئانێ تێناگە بەس دەخوێنتەوە ئەوجا عەبدوڵڵا لە ئاخیری عومریدا دەزانی چی دەفەرموو بەڕێزان گەنج بوو هەتا پیر بوو تەمەنێکی یەکجار زۆرە چەند ساڵی پێچوو فەرمووی واللهی هەتا ئێستا لە ژیانی خۆمدا وازم لە وەسیەتەکەی پێغەمبەر نەهینایە صلی الله عليه وسلم ڕۆژ ناڕۆژ بە ڕۆژیمە و 3 ڕۆژی جارێک ختمی قورئان دەکەم لە غەیری عەشرەکە لە غەیری ئەو 10 ڕۆژەی کە ئەجر تێدا باڵایە دەبی ئەو ڕۆژانە ئینسان چی کردبی لە بۆ خوای تەعالا جا لۆیە بەڕێزانم ئێمە کە دەڵێن يعني مقارنەیەکی ئێمە بە سەلەفی صالح دەکەین و تەماشا دەکەین عملی خۆمان زۆر جاری وایە بە کەم دێتە بەرچاو هی قەدیم محەممەد المستەفا پێی دەفەرمون بڕەچی کەم کەنەوە ئینگۆ زۆرە عملەکانتان هی ئێستا کەرچیوە نییە برێکەمکەوە هەدەبی برێکاکە بڕەچی زیادکە هێوەتری ببە محاولەچیت کە بکە ئەو نوێژەش بکە وڵە مەمەستا 4 نوێژی دەکەم بەزی سبەینان ناکەم هەر ناکەی یعنی بە جەماعەت ناکەی ناوەڵەوە چ ڕۆژ شەردێ ئەو جە نوێژێ دەکەم تخواوە کەنجم بۆ نوێژ کرد محەممەد المستەفا دەفەرمێ ئەفضل سەڵات لكن خواي جورا لهر بيز نوێژەکە نوێژی سبەینانی ڕۆژی جمعەیە لكن خواي تعالى بزانم نوێژی سبەینان بە جەماعەتەکەی يعني ئەوە نەقسەکە لە عەمەلی ئینسان لە کاتێکدا کەمی دەکەیەوە بەڕێزان با هەر نانا لەو 10 ڕۆژە لە ڕۆژی قیامەت کە بانگت دەکەن ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك خواي جورا پێ دەفەرمێ کتابەکەت بخوێنەوە بەس کە گەیشتی ئەو 10 ڕۆژە بە عەمەلی تێدابی بەڕێزان باکردەوەی زیادی تێدابی یعنی ئێستا بینە بەرچاو دەزانی عملی قیامەت کووە من نیشانت دەم لە خاتری وی لەکن گەلێک وازەح بی ئێستا کابرایەک دەفتەری حساباتی لۆ دەینین دەڵێنەوە قازانجی ئەو مانگەمانە تەماشا دەکا ڕۆژی یەکەم 2 وەرەقە 5 وەرەقە 10 15 دوایە دەڕوا 25 دەفتەرە قازانج دەگاتە دەی ئاخیری دەبینی بوویتە 3 دەفتەر و 4 و 5 ئەدی لۆ ئەوانی دی ئەو هانیە کاکە لە خۆت بپرسە لەبەرەوەی جوهودت نەکردیە لەبەرەوەی ئیشت نەکردیە لەبەرەوەی مەعمەلەکەت ڕاگرتیە لۆیە نەهاتیە لێرە تەماشاکە سبحان الله ئێستا ئێمە دەفتەری قیامەتمان ئەوا دەدرێتە دەستی خوای گەورە پێمان دەفەرمێ اقرأ کتابە دەی ئەو کتابەی خۆت بخوێنەوە کەفا بنەفسیکە اليوم عليك حسیبە بزانە چی تێدایە بزانە ئەو کتابە چی تێدایە هەرچی کردەوەیەکت هەیە لەوێن دەردایە قورئان خوێندن لەوەیە نوێژکردن لەوەیە جا زۆر سەیرە ناویان لەو 10 ڕۆژە نایە نۆمینەی حاجیان طبعا ئەو خۆی لۆ على أساس أو نوروجا بس بيرامير دانا بيرامير دي قتشكو يعني أواني ضعيف بوينا وزايع بوينا بس أوان لو يعني هي بروجي من طاعة وعبادتكم بينما أو دروجا هي بيرامير ده هي جنزة هي آفرتا هي هموانا هي كسيغنية تايبة بلي ولا أو نوميني حاجيانا ولوي بس حاجي عبادتي خواي ده كان دسنا حاجة لوين دريان لير كان بيريجنو بيرامير ده كان بيدا منا بەڵکو هی گەنجەکانە زیاتر کە تااقەتیان هەیە کە توانایان هەیە دەتوانن لەو چەند ڕۆژە زیاتر خوای گەورە لە خۆیان ڕازیکەن زیاتر لە خوای پەروەردگار نێزیک بنەوە زیاتر ئیتیباعی سنەتی محەممەد المستەفا بن صلی الله عليه وسلم خۆیان وەلێ ناکەن ئینسانی کەسەل و تەمبەڵ و ئەوانە بن واللهی ئەگەر عبادەتی سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم مقارنەکەن بە ئێستا زۆر جاری وایە وەمان دێتە بەرچاو دەڵێ لەوانە خەڵکێکە بی ئێستا خۆی پێ ئیماندارە بەڵام لە سیفەتی منافقەکان نێزیک بی خوای گەورە پەنامان بدا ئینەما ئێستا ئێمە پێویستمان بەوەیە جوهودێک بکەین نەشاتێک بکەین تۆ وەکو تەجربە من وەکو میسالێکی عەقلی پێت دەڵم یەک ڕۆژ تاقیب بکەوە پێنج نوێژەکەت بە جەماعەت بکە سونەتەکان بکە ئەزکارەکان بکە شەوێ هەستەوە هەندێک قورئان بخوێنە و شەو نوێژیش بکە بزانە ئەو ڕۆژەی تو لەگەڵ ڕۆژانی دی فەرقی چییە بس با بقى خوای تعالى بس لو دنيا بزانة تندلد مرتاحة بس بزانة علماء بيشي رحمتي خوان لي بداية فرمو إما لبس سيشت حزمان لي لدنيا بمينينوا لبر قرآن خيندن لبر شو نويش كردن لبر دوست و برادري نيسيك تاكيان لقبكين اگر لبر او سيشت نبي
والله حەزمان لێ نییە یەک دەقیقە لەو دنیادا بمینێنەوە ومێ دەکەین بگەین بەخوای تەعالە و ڕۆحەکەمان لێ وەربگرتەوە بچینەوە لای پەروەردگار و رب العالمین. یعنی مەقولەیەکی مەشهورە لەلایەن عولەمای سەلەفی صالح ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبی، دەڵێ کە تەمەنیان دەبووە 40 ساڵ وازیان لە تەلیف و لە کتابیش دەهینا، دەیانگۆ ئەوجە دەبی ئیش دەست پێکەین لۆ قیامەتێ. ئەوە ئیمامی سیوطی تەماشایکە ڕەحمەتی خوای لێبی، تەمەنی بوو بە 40 ساڵ حتا وازی لە تەلیف و کتابیشینا. یا ئیمام مەبەستت چییە؟ بەس عەمەل لە بۆ قیامەت هەتا پێی دەگەم، هەتا دەگەومە ڕۆژی قیامەت ئەو عەمەلە لۆ خوای گەورە بکەم، خوای گەورە لە خۆم ڕازی کەم، حتا گەویشتە خوای تەعالە بەس عیبادەتی کرد لە پاشی 40 ساڵیەوە. ئەمە ئێستا جاری وایە لە پاشی 40 ساڵیەوە هێشتا هەر نوێژی نەکردیە، هێشتا هەر عیبادەتی نەکردی، هێشتا هەر تاعاتی نەکردیە. نۆمینە دێ، دێمینە دێ، ڕەمەزان دێ، لەیلەت القەدر دێ، عەرەفە دێ، خەڵچێک هەیە بێ ئاگایە، خەڵچێک هەیە ئاگای لێ نییە. ئەتوو ئەو عەمەلانە وەرگرە بەڕێزان وەکو شتێک وەریگرە بەڕاستی ئینسان لە دەستە خۆی نەدا قیامەتیەن زۆر زەرەرەکا گەر ئینسان ئەو چەند ڕۆژانە ئین الذین ئامنوا وعملوا الصالحات نەبی، یعنی عەمەلێکی صالحی نەبی خوای گەورە پێ لە خۆی ڕازیکە، عەمەلێکی صالحی نەبی خۆی پێ لە خوای گەورە نێزیکاتەوە لە رب العالمین لۆی شتێکت پێبی کاتێک دەچێ لای پەروەردگار و رب العالمین زادێک و زەخیرەیەکت لە بۆ خۆت کۆ کردیتەوە. بەڵام ئەگەر هیچ زاد و زەخیرەت پێ نەبی چی دەکەی؟ یعنی تەماشا خۆت دەکەی زەعیفی مفلیسی بێتاقەتی، هیچت پێ نییە، پارەیەکت پێ نییە، شتێکت پێ نییە، لەو قیامەتە بتوانی نەجاتی خۆت پێ بدەیت. مەگەر لە قورئانێدا چەند جار نەتخینتەوە وەتەزەوەدوا فەئین خەیرە الزاد التەقوا، باشترین زاد تەقوایە، لە خوا ترسانە. ئێستا خەڵکێک هەیە حەرامی دەخوا، خەڵکێک هەیە ڕیبای دەخوا، خەڵکێک هەیە دزی دەکا، ڕیشوەی دەکا، هەموو شتێک دەکا. واز لەوانە بینە وەرە ڕوو لەو عیبادەتەکە کە پێی دەرێ نوێژ و تاعەت و قورئان خوێندن لۆ خوای تەعالە لۆی ببیە سمبولێک، ببیە کەسێکی بەرز لە ڕۆژی قیامەتدا. لە دنیایەدا عەمەلێکی زۆرت هەبی لۆ خوای گەورەت کردبی، لە قیامەتدا ئەجر و پاداش دەکەی خۆت وەگریەوە، ئەجری ئەو عەمەلانە وەگریەوە، ئەجری ئەو کردەوانە وەگریەوە کە لە دنیادا ئەنجامتدایە و کە لە دنیادا کردیتە. هەموو عەمەلەکانی ئینسان لە ڕۆژی قیامەتدا ئەوەیە جەزاء بما كانوا يعملون، بەوەی کەوا کردیتە، بەو عەمەلەی کەوا کردیتە. شەر نییە خەڵکێکی زۆری دەزانی و زۆری شارەزایە، بەڵام عەمەل و کردەوەیدا کەمە. ئینسان عەمەلێک بکاتن لۆ ڕۆژی قیامەتی سوودی هەبی، لۆ دوا ڕۆژەکەی خۆیدا سوودی هەبین. جا ئەو چەند ڕۆژە بەڕێزانم من وای بە چاک دەبینم بەڕاستی ئینسان نەوعێک لە تەفەڕوخکە لە بۆ زیکرکردن و عیبادەت و تاعەت و خۆماندیکردن. با ئەو ڕۆژانەمان فەرقی هەبی لەگەڵ ڕۆژەکانی دی، با ئەو ڕۆژانەمان لەگە دەفتەری ئەعمالماندا فەرقی هەبی لەگەڵ ڕۆژەکانی دی، با ئەو ڕۆژانە وەکو ئەو ڕۆژانە لێ نەکەین کە ڕۆی بەبێ عەمەلێکی زۆر، بەبێ کردەوەیەکی زۆر، ڕۆی بەبێ زیکر و سەڵەواتێکی زۆر، ڕۆی بەبێ قورئان خوێندنێکی کەم وا شتێکمان نەچان لۆ ئەو چەند ڕۆژەی کە ماومانە با بتوانین ئەنجامی بدەین و لەوەی خوای پەروەردگار پێ لە خۆمان ڕازی بکەین، وەکو ئەو پیاوە ساڵحانەی پێشی کە عەمەلیان کرد، وەکو ئەو سەحابە بەڕێزانە، وەکو ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وەسەلام کە ئیشیان دەکرد لۆ خوای تەعالە، کە لۆ خوای گەورە خۆیان ماندی دەکرد، کە علمیان هەبوو، عەمەلیشیان هەبوو، بەس با ئێمە لەو کەسانە نەبین. سبحان الله دەبینی کەسانێک هەیە علمی هەیە بەڵام عەمەلی نییە، هەیە عەمەلی هەیە بەڵام علمێکی کەمی هەیە، لەکن خوا باشترین کەس ئەوەیە ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. چێ لە هەمووان بەتەقواترە، چێ دڵی لە هەمووان سافترە، چێ لەکن خوای گەورە لە هەمووان چاکترە. جا من لەو منتەڵقەوە دەیرێن بەڕێزان ئەوەی قسەی لەگە داکوبابی نییە، یان لەگە خزمێکی نییە، یان لەگە کەسێکی نییە، یان کەسێک دڵی داکوبابی عادز کردیە، یان کەسێک ماڵێکی فەقیر پێدەزانی بابچی سەدەقە و خێریان لەبۆ بکات لەو چەند ڕۆژە خێرەکان مزاعەفە و ئەزرەکانی زیاترە، یان دەیەوێت کردەوەیەش چاک بکە با لەو چەند ڕۆژەدا ئەنجامیدا پێش ئەوەی مردن بەرۆکی بگرێ. ئەو ئینسانە نەتوانی جارێککە بگەڕێتەوە دنیا عەمەلێک کردەوەیەکی چاک لە بۆ خۆی ئەنجام بدا. وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر قەبرێکە ڕاوەستا فەرمووی چێ صاحبی ئەو قەبرە دەناسی؟ یەکێک لە سەحابە فەرمووی یا رەسوول الله ئەمن دەیناسم. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم چێیە؟ فەرمووی یا رەسوول الله ئەوە فلانی کوڕی فلانیە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم دوور کەعات نوێژ بدەن بە صاحبی ئەو قەبرە بە هەموو دنیای ناگۆڕتەوە، بە هەموو دنیای ناگۆڕتەوە، بەڵام فەرمی ئەو پێی ناکرێ ئێوە پێتان دەکرێت. ئەوە دەرس بوو لە بۆ سەحابەکان، لە بۆ ئەوان تێیان بگەنی معنای ڕەکەعاتی نوێژ زۆر فەزلێکی گەورە و چاکەیەکی گەورەی هەیە. مەگەر چەند جارە و حەدیثی پێغەمبەرتان گوێ لێ نەبووە صلی الله علیه وسلم کاتێک کە دەفەرمێ یەکێک لە سەحابە دەفەرمێ یا رەسوول الله دەمەوێت ڕەفیقی تو بم لە بەهەشتێ پێکەوە. پێغەمبەر چی پێ دەفەرمێ صلی الله علیه وسلم؟ نابێ ڕەفیقی من، ناتوانی لەگەرە من دۆست بی، نە
بس ئەوەندە فەرمووی محەممەد المستەفا فأعني على نفسك بكثرة السجود فەرمووی مادەم زۆر سەزدە لۆ خوای گەورە ببا زۆر سرت لۆ خوای گەورە نیویکە زۆر لە سەزدە بمینێوە زۆر سەزدەی لۆ خوای تەعالا ببا ئەگەر دەتەوێت ببیە ڕەفیقی من ئەگەر دەتەوێت ببیە دۆستی من لە بەهەشتێ لەگەڵ مندا پێکەوە بین فەرمووی ئەتوو زۆر سەزدە لۆ خوای تەعالا ببا بڕۆ بەڕێزان تەماشاکە لە هەموو شتەکاندا لە شەرعدا ئەوانەی گوتراوە مادام مطابقی سنت بوو دەفەرمێ زۆری تێدا ئەنجام بدا خێزانی هاڕونە ڕەشیدیان لە خەوێ دیت طبعا ئەوانەی چوبنە حەج و عومڕەی جێیشیان دیتیە پێی دەرێن عین ست الزوبەیدا یعنی کانیەکەی ست الزوبەیدە خێزانی هاڕونە ڕەشید دروستی کردیا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی یعنی لە ناو شاری مەکەیدا لە بۆ چیای عەرەفەی لە بۆ مینای لە بۆ مزدەلیفەی لە بۆ جێی شەیتان ڕەجمکردنێ ئاوی گواستەوە لەسەر نەفەقەی خۆی لەسەر پارەی خۆی دەڵێ سوبحان الله پارێکی یەکجار زۆری سەرف کرد ئەوجا ئێستاش کە ئەگەر چوون ئینشاءالله خوا بە قسمەتی کردن لە بۆ حەجیان لە بۆ عومڕە ئەوها کە دەڕۆن لە عەرەفەی بە تەنیشت مزدەلیفە و مینای دادەچن لە بن چیایەکان تەمەشاکە کۆل هەیە کۆل ئەو کۆلە ئاساری مایە ئەوە خێزانی هاڕونە ڕەشیدی دروستی کردیە پێی دەرێن عین ست الزوبەیدا ئەو کانیەکان ئەو دروستی کرد ئاوی لۆ حاجیان ڕەوان کرد دەڵێ پاش ئەوەی کە کانیەکەی تەواو کرد و حاجیەکان لەو گەرمایە و لەو وەزع ناخۆشە ئاویان لێ نێزیک بوو ئاویان دەخواردەوە مەساریفەکی زۆری لێ کرد دەفتەری هەبوو دەفتەر ئەوانەی کەوا ئیشیان دەکرد دەفتەرەکەیان هینا هەر یەکە هەندێک پارەیان مابوو مەبلەغە چێدانێ مەسەلەن 100 دیناری زێڕی دەدا عەمەلەیەک دەیگو هەتا تەواو دەبێت تەماشایان کردێ ئەو 30 دیناری مابوو دەبایە بیداتەوە ئەو 20 دیناری مابوو ئەو 40 دیناری مابوو ئەو 10 دیناری مابوو ئەو 15 مابوو دەڵێ فەرمووی دەفتەرەکان پێوە دەنەوە تەرەکنە الحیسابە لیەومی الحیساب ئەو حیسابە هەرگرن لۆ ڕۆژی حیساب لەکن خوا پێی بڵێن ست الزوبەیدا ئەوەندە خێرەی دایتەمە هەر ئۆندەم لۆ لەکن خوای برێن ئۆندە بەستا ئەوەندەم لۆ برێن لە کرێکارەکان لە هەمویان خۆش بوو هەمووی عەفو کردن یەک دیناری لێ وەرنەگرتنەوە هەمووی وەتی زیادەکە لە بۆ خۆتان بەس لەکن خوای تەعالا بڵێن ئەو خێرە ئەو سەدەقەیە ئەو ئافرەتە فەقیرە بە ئێمەی کردووە وەفاتی کرد یەکێک لە پیا و ساڵحەکان دەفەرمێ لە خەوێم دادی فەرموم ئەی زوبەیدە خوای گەورە چی لەگەر کردی گوتی وەڵڵاهی زۆر شتمان لێ وەرنەگیرا دەڵێ دەنا ئەمن گوتم لەو خۆی پێم گوتم باشە من قەنەعاتم وایە ئەتوو هەر بەو کانیاوەی کە دروستت کرد و ناردت لۆ حاجان خوا بەوە لێت خۆش بووە فەرمووی وەڵڵاهی دوور کە عاشە و نوێژم لە شەوێکی تاریک لۆ خوای کرد ئەو نەبوایە ئەمن بە هیلاک دەچوو ئەو نەبوایە ئەمن بە هیلاک دەچوم لە شەوێکی تاریک دوور کە عاد نوێژم لۆ خوای کردیا ئەوەیان بەهانامەوە هات ئەو عەمەلە لۆ من دەوریە بوو بەڕێزان ئێمە ئێستا لە بەردەستماندایە کردەوەمان لە بەردەستدایە اقترب للناس حسابهم خوای گەورە فەرمێ حساب نێزیک بوو بەڵام خەڵک وەزعی چییە وهم في غفلة خەڵک لە بێ ئاگاییدا خەڵک ئاگای لێ نییە یعنی تەماشا دەکا وان دەزانێ حیسابی ڕۆژی قیامەتی بەسەردانایە دوا ڕۆژی بەسەردانایە خوای گەورە محاسبەی ناکا ئەو ئینسانە بەڵام وەڵڵاهی ئەگەر محاسبەی نفسی خۆمان بکەین لەگەر نفسی خۆماندا خۆمان یەکلایی بکەینەوە زۆر عەمەل زیاتر لەوەی ئێستا دەیکەین ئەنجامی دەدەین لۆیە پێویستمان بەوە هەیە بەڕێزان ئیعادە نەزەڕێکی نفسی خۆمان بکەینەوە تەماشایەکی کردەوەکەی خۆمان بکەینەوە با کردەوەکان زیادکەین لەو چەند ڕۆژانەدا لۆ خاتری ئەوەی خوای گەورە پێ لە خۆمان ڕازی بکەین ومێ دەکەم ئینشاءالله لە خوای پەروەردگار دەپاڕێمەوە لە کۆتایی ئەم کۆڕەدا کە خوای گەورە هەموو لایەکمان تەوفیق بدا یا ڕەبی خوای لێت دەپاڕین و بەناوە جوانەکان بە سیفەتە بەرزەکانت عەمەلەکانمان لێ قبول بکەی بە گەورەی خۆت یا رب العالمین یا ربی خوای لە گوناحەکانمان خۆش بی لە کەم تەرخەمیەکانمان خۆش بی یا ربی خدای لە گوناحی خۆمان و داک و بابمان خۆش بی یا ربی خدای شیفا لەو نەخۆشەکانمان بنێری خوای ئەوەی لەو مەجلیسە دانیشتێ چ لە پیا و چ لە ئافرەت بەخۆی نەخۆشە یان نەخۆشێکی هەیە یا ربی خوای شیفای لۆ بنێری یان کەسێکی لێ مردووە خوای لە مردووەکەی خۆش بی یا ربی خدای لێت دەپاڕین و بەناوە جوانەکان بە سیفەتە بەرزەکانت عەفومان بکەی خوای لێمان ڕازی بی خوای علمێکمان پێ ببەخشی خلاص و عەمەلی لەگەردابی خوای سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی یا ربی خوای ئەو مەجلیسەی لێی دانیشتین لە دەفتەری ئەعمالماندا لۆمان بنووسی و ئەجرمان لەسەر بدەیەوە یا رب العالمین یا ربی خدای تەوفیقمان بدەی لەو چەند ڕۆژە لە بۆ کردەوەی چاک یا ربی خدای ئەو ڕۆژەی ئەمانەتی ڕوحت تەسمیل دەکەین عملمان لە هەموو ڕۆژێک زیاتر بی لە هەموو ڕۆژێکی زیاتر لێمان ڕازی بی یا رب العالمین یا ربی خوای بە گەورەی خۆت لێمان خۆش بی خوای عەفومان بکەی یا ربی خوای کە بە لیقای تۆ دەگەین بە گەورەی خۆت خوای لێمان ڕازی بی خوای لێمان ڕازی بی خوای عەفومان بکەی
خۆیان لە داک و بابمان خۆش بی، خۆیان لە هەموو کەس و کارمان خۆش بی، لە مامەستایانمان، لە قوتابیانمان، لە جیرانمان، لە برادەر و دۆستمان یا رب العالمین. یا ربی خوایە ئەوانەی هیدایەتشیان نەبووە هیدایەتیان بدەی. یا ربی خوایە ئەو وەزعە ناخۆشەمان لۆ بگۆڕی بە خۆشتر. یا ربی خودایە گەنجەکانمان ئیسلاح بکەی، پیرەکانمان ئاخر خێر بکەی، موفقی دنیا و قیامەتمان بکەی، لە دوا ڕۆژدا لەژێر سێبەری خۆتدا حەشرمان بکەی، بەدەستی محەممەد المستەفا لە حەوزی کەوسەر ئاومان دێ و لەسەر پردی سیڕات بپەڕینەوە ولا فردوس الأعلى لقر پیغمبران وشهيدان ورازقيان وصالحين داكم مامكيوا. آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين.